سڵاتان لەوێ بەڕێزان جارێک تر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەورێکی تری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵکە لە تەوری ئەمڕۆی بەرنامەکەتان تایبەتە بە هەڕەشەکردنی گروپێک لەو کوردانەی کە نیشتەجێن لە ناوەڕاست و باشووری عێراق بەوەی کە ئەو ناوچانە چۆڵ بکەن و بگەڕێنەوە هەرێمی کوردستان. ئەمە لە کاتێکدایە کە تا ئێستا پەیوەندیەکانی نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستان ئاڵۆز بووە. دیارە بەڕێزان دوێنێ ئیتلافی ئەبناء العێراق غەیارە بە سەرۆکایەتی عەباس محەمەداوی کە کەسێتیەکی نزیک لە نووری مالکی سەرۆکوەزیرانی عێراقەوە ئەوەیان ڕاگەاندووە کە میلیشیایەکان بە ناوی فەوجی نۆی بەدر پێکهێناوە. دیارە دوێنێ ئەو میلیشیایە لە بەیاننامەیەکدا مۆڵەتی هەفتەیەکیان دایە سەرجەم ئەو هاوڵاتیە کوردانەی کە لە بەغدا و ناوچەکانی دیکەی ناوەڕاست و باشووری عێراق نیشتەجێن تا بگەڕێنەوە هەرێمەکەی مەسعود بارزانی کە وەک خۆیان ئەو ناوەیان لە هەرێمی کوردستان ناوە. هەر دوێنێ بوو کە گردبوونەوەیەکی کوردەکانی بەغدا لە پایتەخت ساز کراوە، داوایان لە پەرلەمانتارە کوردەکانی بەغدا کرد عەباس محەمەداوی ئەمینداری گشتی ئیتلافی ئەبناء العێراق غەیارە بدەنە دادگا تا بە تۆمەتی تێرۆر لێکۆڵینەوەی لەگەڵدا بکرێت. ئەمە لە کاتێکدا کە محەممەد ئەفەندی ئەمینداری گشتی گردبوونەوە کوردەکە ئەوەی ڕاگەاند کە ئاگاداری ئەو بەیاننامەیەن کە لەلایەن فەوجی نۆی بەدرەوە دەرکراوە و تێیدا وەک ئاماژەمان پێدا مۆڵەتی یەک هەفتەیان داوەتە هاوڵاتیانی کوردی نیشتەجێی ناوچەکانی ناوەڕاست و باشووری بەغدا بۆ ئەوەی بگەڕێنەوە هەرێمی کوردستان، ئەگەر نا وە خۆیان دەڵێن چەک بە ڕوویاندا هەڵدەگیرێت و دەکوژرێن. بەڕێزان دیارە هەر ئەمڕۆژ دووبارە عەباس محەمەداوی داوای ئەوەی کردبوو کە چۆن لە هەرێمی کوردستان مامەڵە لەگەڵ عەرەبدا دەکرێت بە هەمان شێوەش لە بەغدا و شارە عەرەب نشینەکان مامەڵە لەگەڵ کووردا بکرێت. ئەوەی کە ئەمڕۆژ ڕایگەیاندبوو کە داوای کردبوو لە کورد لە ڕێگەی ڤیزاوە بچنە ناوچە عەرەب نشینەکانەوە. ئەمە لە کاتێکدا تا ئێستا وەک ئاماژەمان پێدا پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا تا ئێستا ئاڵۆزی بە خۆیانەوە دەبینن و کێشەکان چارەسەر نەکراون. ئەگەر باس لە لێدوانە پێشووترەکانی محەمەداوی بکەین، ئەم کەسە پێشتری چەند لێدوانێکی توندی داوە سەبارەت بە پرسی کورد و بەتابەتی کێشەکانی کورد لەگەڵ حکوومەتی ناوەندا. یەکێک لە قسە توندەکانی کە پێشتر ڕاگەیاندبوو ئەوەی وتبوو کە بەلای عەشیرەتە عەرەبەکانەوە نییە، خود بەلای عەشیرەتەوە عێراقیەکان قورس نییە کە کوردەکان بنێرنەوە بۆ شاخەکان. ئەمە لە کاتێکدا کە ئەمڕۆ لە کۆنفرانسی ڕۆژناونووسیدا لە پەرلەمانی عێراق ژمارەیەک لە پەرلەمانتارە کوردەکان چەند پەیامێکیان خستەڕ و ئێوە دەتوانن لە پەیوەندیەکانتانە باس لە بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە نەروەها باس لە بەرپرسیارەتی پەرلەمانتارە کوردەکان کە لە پەرلەمانی عێراق بەرامبەر بە ئەم لێدوانانە و ئایا ئەمە تا چەند خزمەت بە چارەسەرکردنی کێشەکان دەبینێت یاخود تا چەند کاریگەری هەیە لەسەر کێشەکانی ئێستا نێوان هەولێر و بەغدا. بەڵێ یەکەم پەیوەندیمان پارتی لە چەمشەماڵ. ئەلۆ کاتت باش. زۆر سپاس دەکەم، فەرموو. ئەوە خەیاڵیان خاوە مەگەروان پێنجا مەگە حکومەت هەرێمیش هەفتی عارەب لێرایە هەموویان کوشتێ مەگەل تیان لێکرد. بەڵێ کاک پارتی بۆ ئەوەی قسەکانمان بابەتیانم پێت وایە لە ئێستادا چی بکرێت بەرامبەر بە لێدوانی ئاوا و ئەوەشمان بیرچوو کە باسیکەن ئەم کەسە پێشتر کاندید بوو بۆ ئەوەی ببێ بە وەزیری ناوخۆی عێراق. اینجا هەمووی بەعسیەکانن، هەمووی بەعسیەکان بەغداد. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ سۆران لە سلێمانی، فەرموو کاک سۆران. کاک سۆران لە سلێمانی. ئەلو بەڵێ کاک سۆران. دەستخۆش بۆ بەرنامەکەت. زۆر سپاس دەکەم. من بە بەندێکی پێشینی کوردی دەست پێکەم، ئەڵێ دارەڵێ هاتوون بۆ بڕینم، ئەڵێ تەورە هاتوو بۆ یعنی بەتەوەڵێ کلکەکەی لە خۆمە. ئێمە کێ مالێکی دروست کرد؟ من ئەو پرسیارە ڕوبەڕوو بە سەرۆکی هەرێمەڵێم. ئەم ئاژاوە و ئەم کۆمەڵە گرژیە کە دروستیەکەن لە پێناوی مەساڵحی خۆیانە لە ئاستی تاکە شەخسیایە بەڕێزم. ئەم بارگرژیە ئێمە هەموو کورد وەکو کورد دەڵێم وەکو میلەتی کورد حەزەکەم دوا بە دوای قسەکانی منش ئەوانەی کە قساکەن بەڵێ لە قسەکەی من بەنیان نەخێر. ئەگەر لەسەر کەرکووک وایە دڵنیا بە ئێسێ هەموو شەقامی کوردی و ڕوژا بوو. بەڕێزەکەم حەزەکەم بە سەلاحەت پێ دڵێم ئەمە لە پێناوی مادی و پۆستایە. ئەم حیزبانەی خۆمان چ مالکی و چ هاشمی و چ جەعفەری و کێیان دروست کرد. ئێمە هەمومان نەزانین چیان بە سونەکان کرد کە ئەو کاتە چەند پەرلەمانتارێک ویستیان نازانم کۆمەڵی گرژیان دروست کرد. سەرۆکی هەرێم و سەرۆکۆمار ئەم لە ئاوازێکی خوێنەوەش لە ئاوازێک باشە بۆ ئەگەر ئەمە لە ئاستی کوردایە و لە ماسەڵحی کورد و لە تاکە شخصی خۆیان نانیە و لە ترسی
بەرپرسیارەتی ئەو داهاتەی کە لایەنەوە کوبرایم خەلیل و کۆمنەوتی کە ئێمەش بە قاچاقی بینینە ڕوا نەبوو ئێمەیە نەبوو عەرەبەکانشە بەڕێزم لە سەرکردەی عەرەبی چاکیشەیە و خراپیشەیە بەڕێزم ئەم کەسانەی خۆمان کە لەوێ بەرپرسن بە دڵنیایەوە پێتانەڵێم لە کاتیشتانەگرم هەموو شتێکیان ژێربەژێرە بۆ ئێستێک بەڕێز دەلال تەڵەبانی لێ قسێگا پەرلەمانتارێکی پارتیە ڕەسێڵەوە ڕێی تاکە شەخسی خۆیەتی سەرۆکی هەرێمی ئەڵە گەورەترین مژدایم بە گەلی کورد لە 21 سێدا بێ ئەوەی بگەڕێتەوە بۆ ڕێی ئۆپۆسیۆن ڕێی شەقام بە چه حکومێک دەتوانێت دەوڵەتی کوردی ڕابگەێنێت کە ئێمە هەموو دەرودراوسەکانمان لێ بووە بە دوژمن بەڵە سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک سۆران لە سلێمانی حسێن لە دهۆک فەرموو کاک حسێن مرحبا كاك شباب زۆر سپاس دەکەم کاک حسێن مانا سر عراقي وكردا بەڵێ كاك شباب بيتنا ناس نوري مالك بينهم بيتنا ناس خميني بينهم خميني جاقة الرابقة سرحكم بەڵێ كاك شباب او بخب درستي هكب درستي عندك بيجن جوان رشاي بس بيجن سروق برزاني اجبر نفتها ما سروق برزاني الخما نفتها في اسفلها بس سروق برزاني نال نوري مالكي بالي نوري مالكي ونت بيجز الشخص كما زد خمجي الدينار كي جناهم واسكردم وش السد سالة ابا السد سالة كرت هر ابشولي وانا دين يقف بها بالي وبرديت بابا برحمي فردنا ايك نجاقة ديك بيجك انا سرق برزاني نفتيت قاري بشار ما بتشتا امزان انشد قاري او العرضي اخوات قاري او داني على باس شو تالان وشو فرماني سري وداني او داني شد قاري زۆر باشە کاک حسێن بۆ ئەوەی کات نەکوژین و قسەکانمان با گرنگ بن لە ئێستادا کوردەکان ئەو کوردانەی کە لە ناوەڕاست و باشووری عێراق نیشتەجێن لە بەردەم هەڕەشەیەکی ئاوادان چی بکرێت لە ئێستادا؟ تلفزيونات هجوم بقى سبرة كرم بقى بيشاوان الخدانة فاهم خلاب جيش ما جيش يقول فيها بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاک حسێن لە دهۆک بەڵێ ڕێکان لە هەولێر فەرموو کاک ڕێکان زۆر سپاس دەکەم کاک ڕێکان والله تبارەت بەم مەوزوعی ئەڵێن چۆن مامەڵە لەگەڵ عەرەبەکانەکەین کە سەردانی کوردستانەکەن بە هەمان شێوە ئێمەش دەو مامەڵە لەگەڵ کوردەکان بکەین کە سەردانی باشوورەکەن واللهی من زۆر بەوە ڕازیم زانم کام زەرەرەکەن عەرەبەکان کاش خۆم کە سەردانی شارەکانی هەرێمی کوردستان و شوێنە گەشتیاریەکانەکەن بەو پەڕی ئازادیەوە و بەو پەڕی سەرفرازیەوە بەو پەڕی ئەمانەتەوە یعنی بەڕاستی ئەوەی امتیازات و سەربەرزی و ئازادی بۆ گەنجەکانی و خێزانەکانی عەرەبەکان درەوە بڕوا ناکەم ئەو لە گەنجێکی کوردستان کە خەڵکی ئەم کوردستانەوە ئەم خاکەیە ئەو لە ئازاد بێ لەناو کەواتە کاک ڕێکان لەلایەنە سیاسی کوردەکانەوە حکوومەتی هەرێمەوە ئەو پەرلەمانتارانی کە لە ئێستادا نوێنەرایەتی کوردەکەن لە بەغداد چی بکرێت بۆ چارەسەرکردنی پرسێکی ئاوا؟ من ئەڵێن با ڕازی بن بەو قسەی کە کردویانە بەو عەقدەی کە ئەڵێن با بەم شێوەیە ئێمە بەو شەرتە ئەو مەرجیاندانەوە زۆر تەبیعی ئێمەش ڤیزەمانەوە کە چین بۆ جنوب ڤیزەکەش هیچ کێشەیەکمان نابێت بەس ئێمە ڤیزە چییە ڤیزە بکەین کە بۆ ناتفەم لە پێش بێت بەس ئەوان بۆ پەڕی ئازادیەوە دێن ئەمەش بەس بۆ ئەوە ئەجێرمەوە سەرکردە و بەرپرسەکانی کورد ئەوەندە لە ناو خۆمان ئیهانە بە کۆمەلگا و بە تاچی کورد و بە گەنجی کورد کراوە بۆیە ئەوانەش بەو چاوە سووکە سپاس دەکەم مەردمان بۆ دانێن بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت سەرتیب لە چەمچەماڵ فەرموو کاک سەرتیب شلونی بەڕێزم زۆر سپاس دەکەم کاک سەرتیب برای بەڕێزم دەربارەی ئەو هەڕەشەی بەرامبەر بە دانیشتوانی کورد لە ناوەڕاست و لە باشوور ئەوە هەڕەشەیەکی سەرتاسەریە بۆ سەر هەموو کورد هەڕەشەیە بۆ سەر سلەیمانی بۆ سەر دهۆک بۆ سەر ئەربیل بۆ سەر فدراڵێت باوەڕ نەبوون بە حکوومەتی شەراکە باوەڕ نەبوون بە دەستور ئەمە هەڕەشەیەکە بۆ نمونە من باوەیە بەر لە ئێستا لە یەکێ لە سایدەکان خوێنمەوە عالمێکی شیعە داوای لە شیعە کردبوو هیچ خزمایەتێک لەگەڵ کوردان نەکەن لەبەر ئەوەی لەنەوەی جنۆکەن ئەمە ئینزارێکە پێویستە ئێمە لە حاڵەتی ئامادەسازیە بین بۆ هەر ئەگەرێک ڕوئەدا ئەمە ئینزارێکە و هێڵێکی سوورە تەنها بۆ سەر ئەو خەڵکانەی نییە لە ناوەڕاست و باشوور دانیشن ئەمە تەعزیرێکە هەڕەشەیە بۆ سەر کێشەکەمان بۆ سەر سلەیمانی بۆ سەر دهۆک بۆ سەر هەولێر من لەگەڵ پەیامەکەی سەرۆک بەرزانیان کاک سەرتیب ئەمانە بەس چاوەڕێی کاک سەرتیب بەڵێ کاک سەرتیب ئەگەر تۆزی هێمن بیتەوە و باس لە
ڕێگە چارە بکەین لە ئێستادا چییە بە تایبەتی بەرپرسیارەتی لایەنە پەیوەندیدارەکان بەرپرسیاتی حکوومەتی هێرێمی کوردستان پەرلەمانتارە کوردەکان لە بەغدا چارەسەری ئێمە ئەوەیە لا نەسڵ ولا انتصار بالتوحید ئێمە ئەبێ ناوماڵی کوردی ڕێک بخۆین بە پارتی بە یەکێتی بە گۆڕان بە ئیسلامی هەمومان کێشەکەمان کێشەوەیکی نەتەوەی سیاسیە لە خەندەقی پێشەوەی خەبات و پێخۆشان بین ئەگەر ئێمە پارچە پارچە بین ئەوێ پارتی کە پارچە پارتەی کە ساڵ بە ئێمە لە ناو خۆمانە پارچە پارچە بین شیعە و مالیکی بەسەرمانە زاڵە بێ ئەبێ ئێمە لە ئێستاوە ئاگادار بینەوە تەحزیب بین هەموو ئەحزابەکان سەرکردایەتی کورد بە هەموو لایەکمانەوە بە هەموو تاکێکمانەوە یەکساڵ بین یەکڕیز بین یەک خطاب بین بۆ هەر ئەگەر بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس کاک سەرتیب لە چەند شەماڵ بەڵێ بەهرۆز لە هەولێر فەرموو کاک بەهرۆز زۆر سپاس کاک بەهرۆز زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەنامەکەت لێکەم زۆر سپاس دەکەم بەڕاستی شەڕی کورد لەگەڵ بەغدا بڵێن لەگەڵ حکومەتی ناوەندی شەڕی داهات نییە ئەگەر شەڕی داهات دەست حکومەتی ناوەندی چێسورەتە داهات نییە شەڕی نەتەوەیە شەڕی کوردە هەڵوێستەکانی سەرۆک بەرزانی هەڵوێستی نەتەوەیە نەک لەسەر داهات ئەگەر لەسەر داهات دەست پێویستی بە داهات نییە سەرۆک بەرزانی پێویستە هەموو کورد تزگیری هەڵوێستەکەی بکات پێویستە هەموو کورد تزگیری ئەمان بکەن لە بەغدا و لە ناکۆچکان من بەڕای من ئاگەنێت هەڵوێستەکەی سەرۆک هەڵوێستی کوردانەیە نەکو هەڵوێستێکی لە بەرژەوەندی پارە و پول و ساڵار داهاتە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک بەرۆز لە هەولێر بەڵێ بەرەزان دیارە پێش ماوەیەک ئێمە لە تەوەرێکی ئاوا کە تایبەت بوو بە پەیوەندەکانی ئێستا نێوان هەولێر و بەغدا باسمان لە تێبینیە کرد کە نووسەرێکی ئەو کاتەی پەیوەندەکان یاخود ئاڵۆزی پەیوەندەکان باسی لە عراقی ئێستا کە کەوتی هەندێک لە کەسێتەکان ئێستا عراق بە خۆیان بە خاوەنی عراق دەزان و هەندێک لە خۆیان و لێدوان دەدەن و وا دەزانن لێدوانەکانیان گزارش لە ڕای گشتی شەقامی عراقیش دەکات ئێمە لە ئێستادا دیارە ئەمە قسەیەکەوە لێدوانی کەسێکە دەتوانین بڵێن کەسێکی حکومی نیە بەڵام ئەمە پێشتر کاندید بوو بۆ ئەوەی ببێ بە وەزیری ناوخۆ باس لە کاریگەری ئەمەش بکەین لەسەر پەیوەندەکانی ئێستا و ئێوە بۆ ئەوەی کاتەکەمان زیاتر سوود وەربگرین لە بۆچوونەکانی ئێوە زیاتر قسە لەسەر چارەسەرەکان بکەین ڕەنگە تەشەنەسەندنی بابەتێکی ئاوا و قسەکردن بە عاتفەتەوە بە سۆزەوە لەسەر شتێکی ئاوا نەگەینە گفتوگۆیەکی ئاوا بۆ ئەوی بتوانین قسە لەسەر چارەسەرەکان بکەین قسە لەسەر ئەرکی و بەرپرسیاتی حکوومەتی هێرێم بکەین لە بەرامبەر لێدوانی ئاوا لە بەرامبەر ئاڵۆزبوونی پەیوەندیەکان بە لێدوانی ئاوا بەڵێ ئاڵێ خان لە سلێمانی فەرموو ئاڵێ خان زۆر سپاس دەکەم سپاس دەکەم لەبارەی تۆری ئەمڕۆتەوە من ئەم هەڕەشەکردن و شتانە بەڕێی من هەمووی بۆ ئەوە ئەگەڕێنمەوە کە سارە قاشمی لە هەرێمی کوردستانە نیشتەجێە بۆچی پێش ئەوەی کە سارە قاشمی لە هەرێمی کوردستانە نیشتەجێ نەبوو هیچ کاتێک ئەم گرژی و ئاڵۆزی و شتانە ڕووی نەئەیە و دوای ئەوەش خۆیان ئەڵێن کورد و عەرەب برای یەکن باشە بۆچی ئێستا ئەیانەوێت دەستیان بچێتە خوێنی یەکتری و ئەجا دوای ئەوەش کورد هەر چارەی گران بووە لە بەغا جاوەرە ئێستا کە تاوانبارێکی وەکو سارق هاشمی گرلاوەتەوە ئەمە هەر زۆر مشکلێ باشە ئەگەر تاوانبار نییە بۆچی لە بەغا ڕای کردووە باشە ئەگەر بێتاوانیشە با بڕواتە بەردەم دادگا لە بەردەم دادگا بیسەرمێنێت کە بێتاوانە هەچ کەسێکیش بێتاوان نەبێت بە باوەڕی من لە وڵاتێکی وەکو بەغایە ڕاناکاتە هەرێمی کوردستانەوە سەرکردەکانی ئێمە وڵاتە و وڵات ئەیگەڕێنن و کاتێکی خۆشی پێ بەسەر ئەبەن بەڵام من هیوادارم ئەم هەڕەشەکردانش نەمێنێت دوای ئەوەش پێویستە لەسەر مەسعود بارزانی کە بە زووترین کات تاوانبارێکی وەکو تارق هاشمی ڕادستی دادگا بکاتەوە با دادگا سەروەر بێت و دوای ئەوەش دادگا بیسەرمێنێت کات تاوانبارە یاخود بێتاوانەوە هیواداریشم لەسەر مێزی گفتوگۆ ئەم کێشانە چارەسەر کرۆ و دوای ئەوەش هەر گەنجی بێتاوان و هەر گەنجی فەقیر و هەژارەکە چیا ئەدرێت و ئەشکوژێت ئێوارەیەکی ئارام خۆڵ سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ ئەرشەف لە شیرازیە فەرموو کاک ئەرشەف کاک ئەرشەف لە شیرازیە گوێت لێمانە بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە بەڵێ بەرەزان دیارە ئێمە وەک باسمان لە ئەم ئیتلافە کرد کە بە ناوی هاوپەیمانی ئەبناو لە عێراق لەغەیارە ئەگەر وەکو خۆی واتاکەی بە کوردی واتە کوڕە بەغیرەتەکانی عێراق دیارە ئەم هاوپەیمانیە لە 21 کانووی دووهەمی ئەم ساڵ دامەزراوە
لە سەرەتادا دیارە ئەم فەوجەی کە دامەزراوە خۆت ئەم گروپە بە ناوی نۆی بەدر مەبەست لە دامەزرانی ئەم گروپە ئەو بوو کە وەڵامێک بۆ کویت بدرێتەوە بەرامبەر بۆ کێشانەی کە هەمومان دەزانین لە نێوان کویت و عێراق هەبوو لە پاش جەنگی دووهەمی کەنداو و زۆرینەی ئەو کەسانی کە سەر بەم گروپان لە ڕێکخراوە مەدەنیەکانن یاخود ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هەروەها ئەم کەسەوەک باسمان کرد الشێخ محەممەد یاخود عەباس المحەمەداوی کەسێک وەکو کەسێکی سربەخۆ خۆی داناسێنە پێشتر کاندید بوو بۆ وەزیری ناوخۆ بەڵام بەپێی لێدوانەکانی ئەو ئێمە کە دەڵێن ئەمە کەسێکە نزیکە لە نووری مالکی بەپێی لێدوانێکی خۆی کە پێشتر ئەم کاندید بوو بۆ وەزیری ناوخۆ خۆی ڕاگەیاندبوو کە لەسەر قسە یاخود لەسەر فەرمانی نووری مالکی دەستی لە کاندیدکردنی خۆی بۆ پۆستی وەزیری ناوخۆ کێشاوەتەوە. بەڵێ پەیوەندیکی ترمان لەگەڵدایە ئەرشەف لە شیرازیە. فەرموو کاک ئەرشەف. کاکشان ئێوارە باش. زۆر سپاس دەکەم. نسبت تەوەرەها ئەو پێویستە مرۆڤ سیاسی سەر و تەوەرەها پاڵن. ئەلو؟ بەڵێ. ئەلو؟ گوێمان لێتە کاک ئەرشەف. بەڵێ نسبت تەوەرەها ئەو مرۆڤ سیاسی لازم تەوەرە پاڵن و علاجێک وابلن واسف نسبت کاکسیرۆن لە سلێمانیە هەندی مرۆڤێکی کاکسیرۆن هەبن لە سلێمانیە دیدنا من بێ حاڵێ ماوەت. بەڵێ. باشە زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ محەممەد لە سلێمانی. فەرموو کاک محەممەد. زۆر سپاس دەکەم کاک محەممەد. کاک محەممەد گوێ لێمانە؟ بەڵێ هێمن لە دەربەندی خان. فەرموو کاک هێمن. ئەم کاتە باش بەڕێزم. زۆر سپاس کاک هێمن. سپاسم بە بەرنامەکە دەستخۆشی لێ یەکەم بەڕاستی ئەمە پشتگیری هەموو شتەکانی کاک مەسعود دەکەن بەڕاستی سلماندی کە قایدە کاک مەسعود. بە بڕوای من نووری مالکی ئەگەر ڕێی پێ بدەیت دووبارە سەدام حوسێنێک لە عێراقدا ئەوێ هەم ڕێکخراوەی سەدام حوسێن دووبارە کاتەوە. وەک ئێمە وەکو گەنجان ئامادەین هەتاکو دڵۆتێکی سوێمان تێدا لە پێناو ئەم نیشتیمانە بەربەرانکاری بکەین. ئەگەر عەرەب ڕێی پێ بدەیت دووبارە سەدام حوسێنێکی تری هەیە هیچ فەرقی نەکردە عەرەب هیچ نەگۆڕاوە. بەڵێ. ئێمە دەستخۆشی لە کاک مەسعود دەکەین بە بڕوای من وتەکانی هەمووی لە جێی خۆیان و کاتی خۆیەتی ئەگەر هاتوو ڕێکە بە مالکی بدەیت هەر سەدام حوسێنە عەرەب هەر عەرەبەکەی جارانە ئیتر هیچ گۆڕانکارێکی تیانێ جا ئێمە کوردین ئێمە خاوەنی پێشمەرگەین ئێمە نازناومانەیە ئێمە پێشمەرگەمانەیە بە بڕوای من جاکی تە عەرەب ناتوانێت حەڵەبجێتر دووبارە کات و ئەنفال دووبارە کات و ئەگەر ڕێ پێ بدەیت بە بڕوای من هەمان ڕێچکەیە گرێتەوە عەرەب. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هاوڕێ لە سلێمانی. فەرموو کاک هاوڕێ. سپاس بە ئێوەش وەڵام من ئەمە وێ ئەوە بڵێم کە بەڕێز مەسعود بەرزانی پێویست نەبوو بەو جۆرە قسە بکا کاتێکە وشیا زێباری لەوەیە کاتێککە مامجەلال لەوەیە کاتێککە سەرکردەکانی ترن جێگری پەربلەمانمانە ئێوانە بە چاوەڕێی پارەکەی بەغان نەکەن ئەو کاتە بتوانێت قسەی ئاوا بکە مەسعود بەرزانی بەرامبەر بە مالکی بۆ شەڕ بۆ خەڵگەنێتەوە خۆ خۆیان هەمویان پارێزران بەڵام شەڕ بۆ ئەو کوردانەنێتەوە کە چەندین ساڵە لەوێن لەبەرەوە سەرکردە ئەبێ وردبین بێ کاتێکە جۆرە قسەیەک ئەکا و حەزەکەم وەشبیر بخەمەوە مالکی مەسعود بەرزانی دایناوە چونکە ئەو پشگیری لە مالکی کرد بۆ لابردنی جعفەری لەبەرەوە ئیسا بۆ قسەی پێڵێ ئێمە سەرکردەکانمان وردنین ئەوە عەرەبە بەرامبەر ئێمە بەڵام ئێمە لێرەوە فڕۆکەوانەکە بەڕەواکەین با بڕوات. سپاس بۆ ئێمە هەڵی سیاسی زۆرەکەن بەڕاستی لە کتێبەکەی بریمەرە ئامێ دو قسەمەوە بکەم کتێبەکەی بریمەرە ئەڵێ کاتێکە جەلال تاڵەبانی و مەسعود بەرزانی هاتن لەوە ترسان کە داوای کەرکوب بکەن بەڵام داوای پارەیان لێکردین و سپاسانەکەم هیوادارم خەڵک بە وشیاری و بە وریاییەوە لەبەر ئەو پارەی کە بۆیە بڕێتەوە لەلایەن حیزبێکەوە ئاگادار بێ بەس نەبێ بە کۆیلەی دەسەڵات نەبێ بە کۆیلەی سەرکردەکانی وەکو مەسعود بەرزانی و سپاس بۆ پەیوەندەکەت چەندین هەڵەیان کردووە بەرامبەر. سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ نائیف لە کەرکووک. فەرموو کاک نائیف. زۆر سپاس کاک نائیف. شلوني بقى باشي؟ زۆر سپاس دەکەم. قربان بنزود موضوعي بالضبط طبعا ما يكم تشنيه لعرب تهديدي كرد بكاتويان لم ظروفها باسي كرد بكا امشتانا بلا من يعني لا بوزوني منه خنوي من موضوع خيانتي كرده چونك كرد يكبتو انا قصبه سروچي بلا سروچي بدل زانيتن او قيادي كعباد الريو بدل زانيتن خوي خاينه سبب
مشكلی ئەم کوردستانە یعنی پێت ناخۆش نەبێ ئەم تەلڤیزۆنەی هەیە و چەند تەلڤیزۆنێکی دیکە بەڵێ ئەوە ڕای خۆتە کار نایە ئێوە مەدالی ئەوها نەدەن ئەوانیش ناتوانن لە بەغادا بنیشن ئەگەر ئێوە لە تەلڤیزۆنەکەی ئێوە سوکایەتی بە قیادەی کورد نەکرێتن سوکایەتی بە خەڵکی کورد نەکرێتن ئەوان ناتوانن لە بەغا ئەو قسەیە بە کورد بڵێن باشە کاک نایفەوە ڕای خۆتە و ئازادی لەوەی چی دەڵێ بەڵام ئەگە بینە سەر تەوەرەکە تۆ پێت وایە چارەسەر چییە بۆ ئەم لێدوانانەی ئێستا بەرامبەر بە کوردەکانی ناوەڕاست و باشووری عێراق وەڵا ئەوان ناتوانن هیچ شتێک بکەن لەبەرەوەی ئەمە ڕفتێکە لە دڵیانە و دەریەکەن هەیە نییە ڕفتێکە لە دڵیانیان دەریەکەن مالکی وەختێکی زۆری نەماوە ئەبەمە وەخت بۆ خۆی یعنی با بڵێن بۆ هەڵبژاردنێکی دیکە شت بۆ خۆی دەنگ بۆ خۆی پێیاکاتەوە ئەمە شتێک نییە کە کورد لێ بترسێت و چکە کورد زۆری شتی وا بەڕێ کردو بەڵام چەندێک کورد احترامی خۆی بگرێ و قیادەی خۆی بە گەورەی خۆی بزانێتن سەرکەوتووە بێتن بەڵە سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک نایف لە کەرکووک ڕای خۆتە کە چۆن کەناڵەکە بینیوە چۆن قسەی بەرامبەر بکەیەوە ئەمە ناتوانین ڕای خۆمان یاخود باشی ئێمە یان خراپی ئێمە بسەپێنین بەسەر ئێوەی بینەردا بەڵێ کاک بەرزان لە دەربەندی خان فەرموو کاک بەرزان کاک بەرزان لە دەربەندی خان گوێ لێمانە کاک بەرزان بەڵێ کاک بەرزان بەڵێ عەلی لە چەند شەماڵ فەرموو کاک عەلی ئەم کاتۆ باش وەڕێزم زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە دەیەکەم زۆر سپاس دەکەم کاک عەلیگیان لە قوزی خوشت بدایک هەرچی عەفو کاک عەلی تکا بۆم زمانە بەکاربێنی لەسەر تەلەڤیزیۆن هەنێک باس لەوە دەکەن کە ئێمە ئاژاوەچین و ئەوانە و ئێوەش ئاوا قسە دەکەن تکایە هیوادارم بەو زمانە قسە نەکەین بەرامبەر بە هیچ کەسێک ئێمە بەو شێوە بەرنامەکەمان کردووە بەبێ فلتەر پەیوەندەکان وەرگرین بەڵام بەڕێزان داوای لێبوردن نەکەین کە هەندێک وشەی نەشیا و هەندێک جار بەکاردێنن لە پەیوەندەکانە دیارە ئەگە بینەوە سەر تەوەرەکە ئەو قسانەی کە لە ئێستادا کراوە وەک ئاماژەمان پێدا لە سەرەتای بەرنامەکەدا پێش ماوەیەک ئەم کەسە چەندین لێدوانی تری داوە سەبارەت بە پرسی کورد ئەوەی وتبوو کە بەلای عشیرەتە عێراقیەکانەوە قورس نییە کە کوردەکان بنێرنەوە بۆ شاخەکان ئەمە لە کاتێکدا کە ئەم کەسە پێشتر کاندید کرابوو بۆ ئەوەی ببێ بە وەزیری ناوخۆ و وەکو کەسێکی سربەخۆ خۆی دەناسێنێ وە لە ئێستادا بۆ ئەوەی کاتی بەرنامەکە زیاتر بۆ ئەو قسانە بێ کە ئێمە قسەی لەسەرکەین تایبەت بێ بەوەی کە چارەسەر چییە بۆ لێدوانی ئاوا تا چەند ئەمە کاریگەری دەبێت لەسەر تەشەنەسەندنی پەیوەندەکان یاخود کاریگەری دەبێت لەسەر پەیوەندەکانی ئێستای هەولێر و بەغدا کە وەک هەمومان دەزانی لە ئێستادا ئاڵۆزی بەخۆیەوە دەبینێت بەڵە جیڤارەمان لەگەڵدایە فەرموو کاگە شواداشی زۆر سپاس دەکەم والله حەز دەکەم پێش قسەکان ئەو برادرەی لە کەرکووک و قسەی داخلی کەرکووک کەسانی وای تایەتۆیە بەردەوام مەدەداوە بۆیە بەردەوام هیچ شتێکی کاک جیڤارەتکەیە بەباشی گوێم لە دەنگت نییە ئەگە شوێنەکەت بگۆڕی ئەی ئێستا بەڵێ فەرموو بۆ ئەو برادرەی کەرکووک ئەڵێم ئەو کەرکووک کەسانی وای تایە بۆی هیچ پێشکەوتنێک بەخۆی نابینی هەر خاوەنی ئەو جۆرە کەسانەیە بۆیە ئێستاش ئاو شێوە بەدەست نەبوونی هیچ شتێکەوە بابینە سەر تەوەرەکەت کە کاک جیڤارەتکە بابینە سەر تەوەرەکە بەڵێ کاشوانە سەر تەوەرەکە دیارە وڵایی من ئەگەر بینەران لێ مادز نەبن ئەڵێم عەرب پیاویتیانە تەنها دوو کەسی تیا بۆ ئەو ژێنیکان قەزافی بوو یەکێکی ئەسەناکتێن باشە سەدام باش بوو یان نوری مالیکی قەزافی یعنی بۆ قەزافی خۆی وتەیەکی جوانێرا عەرب پیاویتیانە تەنها دوو پیاویتیان بوو لەسەر کە تەوەرەکەیش منێگەڕێ ئایگەڕێنەوە بۆ سەرکردەکانی کوت هەر ئەوان مالیکیان دانا هەر ئەو بوو حزب سیاسیەکێتی با بڵێن ناوی حزبەکانی کە نیشتمانی کوردستان بوو پشتگیری لە مالیکیە کرد هەر ڕێکەوتناوی هەولێر بوو مالیکی دانا گینا خۆ هەر لە خۆی نەڕۆشتۆتە سەر ئەو کورسیە و دانیشێ بەڵێ سپاس بۆ کاک جیڤارە لە کەلار لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دلبەرین شێروانی دەڵێت بەڕاستی هەڕەشەکردن لە کوردانی ناوەڕاست و باشوور کارێکی نامرۆڤانەیە و ئێمەش دەتوانین دەڵێت ئەوە بکەین بەرامبەر بە عەرەبەکان لە کوردستان بەڵام ئێمەی ملەتی کورد احترامی مرۆڤایەتی دەگرین هەڤاڵ ئەحمەد دەڵێت دەستان خۆش بێ بۆ تەوەرەکەتان بەڕای من پێویستە حکوومەتی هەرێم ئەرکی پاراستنی کوردەکانی ئەو ناوچانە بگرێتە ئەستۆی و خوێنی کوردان بەو دەستە ناپاکانە نەڕێژرێت هەروەها شێخ هێمن ژاراوە دەڵێت بەڕای من ئەم هەڕەشانە جگە لە ترساندن بۆ بەردەوامی تعریب هیچی تر نین بەڵێ ڕەشاد لە خەبات فەرموو کاک ڕەشاد بەرنامەکە لێرەکەم زۆر سپاس دەکەم بەنسبەت تەوەرەکە بەڕاستی لەرجی خۆیتی بەڵێ ئەم پیشانە بەڕای من
و ئەوە دەبێت چارەسەریان کە ئێستا سەرۆک بارزانانی لە ئەمریکایە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەیە بەڕاستی و زۆر گوناحە کەسان هەنە تەلەفۆن دەکەن یعنی بە قەد نینۆکەچی سەرۆک بارزانانی خەباتیان نەکردیە جوان نییە قسەی وا دەوروژێنن کەوا لای بلیمەر نازانم باسی پارەی کردووە و باسی کەرکوچی نەکردەوە لە ساڵانی هەفتا سەرۆک بارزانانی ئەگەر کێشەی ئەوەی لەگەڵ بەغدا هەڵ کرد بە کەرکوچی لەگەدا نەبوو دەیاندایە چۆن باسی پارە و باسی شتیوا دەکەن جوان نییە بەڕاستی وها لە سەدەستی سەرۆک لە ماوەی زۆر نزیک دەوڵەتی کوردی ڕادەگەێنرێ بە دڵنیاییەوە ئەوە شتێکی دڵخۆشکەرە و مژدەر دەبیتن بەڕاستی بەنسبەت مالکی شتێکی زۆر ینی دیکتاتۆریە ئەوە دیارە وێنەکانی لە سەیتەرا لە شوێنی تر تاگراوانەوەی دەکات چەندین دەسەڵاتی لەدەستا زۆر سپاس بۆ پەیوەندەکە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک ڕەن تاهیر دەڵێت بەڕاستی شتێکی ناشرینەوە کە کوردەکان مافی خۆیانە کە بە ئاشتی بژین سۆران کەما دەڵە بەڕاستی ئەو کارە بەشێکە لەسەر لە نوێ بوونەوەی ڕاگواستنی کورد ئەمەش ڕێگایەکی نوێی نووری مالکیە دەبێت ڕێی لێ بگیرێت پێشکەفت دۆستکی دەڵێت عەرەب نابێتە دۆستی کورد هەروەها خۆشی دژمنی خۆیەتی بۆیە کورد ناگاتە مەقسەد هەر نۆکەری بێگانەیە فەرمان مەغدی دەڵێت بە دڵنیاییەوە پێویستە خۆراگر بین و دڵنیام کە باش دەبێت بەڵێ دڵشاد لە هەولێر فەرموو کاک دڵشاد باش بەڕێسەر چەندە کارە باشمانێ بەڵام لە تەلەفۆنەکە تۆزێکم چێ لێ بوو دوو پرسیارم هەیە دارەستەی ئەو دووخایدە بەڕێزە دەکەم ئێمە وەکو ئەندام پەرلەمانەکانی کوردستانی کە لە بەغا دانیشتون ئایا کەسێک نەبوو ئەندام پەرلەمان وەکو فڕۆکسۆری ئەو کوردستانیا هەڵبسێتەوە بەرامبەر ئەو ڕێز عەشیرەتە قسە بکە ئەمە هەتا کەنجینێکە زڵم قبوڵ بکەیت هەتا کەنجینێکە ژێر دەست بین ئێمە ئەومان لەبیر نایە کە هەموو عەزابە سیاسەکانی عەرەب هەموو لە مەسیح و سەری ڕۆژ دانیشتن کەما کۆنگرەیەک بەسترا کە بۆ ئەوەی حکوومەتی عێراقی دیکتاتۆریەتی بەغا کە لە ناو ببەن کە هەموو پرۆژەکەیان داڕێشت بوو ئایا نووری مالیشی ئەوەی بیر نایە کە لە کنەمەدانی دەخوارد یان ئەوانەیان بەبەرچاودانایەتن من هیوادارم لە بۆ هەموو قیادەی کورد هەمویان وەکو بژنەوە گۆڕان یەکگرتو پارتی یەکێتی هەموو عەزابە سیاسەکان نەتانن هیچ کاتێک عەرەب زەفەری پێ بکا من هەتا ئێستاکە هەرچەندی تەمەشای دەکەم ئەوانە تاکوتیشیان هەیە و دایانەوێت کورد لەناو ببەن بەڵام بەداخەوە بۆ سەرکردەی کورد سپاس بۆ پەیوەندەکەت بە خۆدا بچنەوە سپاس بۆ کاک دڵشاد لە هەولێر وچانێک و دێنە وڵاتان عەزیزان بەڵە بەڕێزان بەردەوامی لەگەڵتان فرمێسکی خەم بەم ناوەیە دەڵێت دەستان خۆش بێ بەڵام بۆچی حکوومەتی کوردی ئەوە چەند ڕۆژێکە خۆی بێدەنگ کردووە لەم مەسەلەیە یوسف ئەحمەد دەڵێت هەر کارێکی ناڕەوا ساز بکرێت دیارە دەڵێت ئەمە لە ئەستۆی مالکیە بەڵێ هیوا لە سلێمانی فەرموو کاک هیوا ئەم کاتدان باش زۆر سپاس کاک هیوا دەستخۆشی بەنامەکەتان لێکم زۆر سپاس دەکەم بەڕاستی من سەرەتا کاکشان دەستخۆشی بەرنامەکە و لێکم ئەمەوێ پێشنیارێکیش بۆ برادە هاوڕێیانکە کە پەیوەندیەکەن بەخۆشمەوە یعنی ئێمە کاتێک لێرە ڕایەک دەرەبڕین ئێمە ڕایەکی لەناو ڕاکانە یعنی ئێمە هەموو ڕاکانی من ناتوانم بەنای کوردەوە قسە بکەم لەم بەرنامەیە ئەتوانم بەنای خۆمەوە قسە بکەم یعنی وە زۆر گرنگە پێشنیارێ بۆ هاوڕێیانەکەم کە پەیوەندیەکەن بەنای خۆیانەوە قسە بکەن بەناوی سێک قسە نەکەن خۆش نییە وەسپای من نوێنەری هیچ کەس من نوێنەری خۆمانی پێشنیاراکەم هیوادارم هاوڕێیان کە پەیوەندیەکەن لە بەرچاوی بگرن خاڵێکی تری گرنگ کە من زۆر گرنگە بەلام و لە ماوەی ڕابردووە چەندین کۆبوونەوە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانە دروست بوو لەو کۆبوونەوانە هەرێمی کوردستان لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە بە تایبەتی حیزبەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستانە یان بەجووی خەڵکی کوردستانە کە گوایە لە هەرێمە مبادلەیەکی گەورە کراوە پشتگیریەکی گەوری مالیشی کرا لەو کاتێکە بیمانەوێت تجارەتێکی گەورەی سونەکان کرا لە عێراقا بەڵام یەکێک لە کێشەهرە سەرێکەکان لە هەرێمی کوردستانە هەتا ئێستا سیاست بە مەحنا زانستەکەی لەدایک نەبووە سیاست بە مەحنا زانستەکەی لەدایک نەبووە سیاست لە مەرێمەی ئەمردووە ئەو کارەکەشی بۆ ئەم دەرەنجامە ئاگەڕێتەوە ئەمە یەکێکە لە خاڵە سەرێکەکان هیوادارم نەمەوە سیاست لەدایک بێ سەکرێتەکانی سیاسی بەردەوام لەگەڵ خەڵکی هەوڵاتانی کووردا وت و وێشکەن ئەمە خاڵێکی گرنگ ئەمە زۆر بە کورتی بیبرێنمە هیوادارم خاڵێکی تری زۆر گرنگ سەرکردەی سیاسی کەسێک نییە وەک ڕعیەتێکی دەدە سەر سنگ مامەڵە بکە لەگەڵ خەڵکی کوردستانە خەڵک وەک جاهیل سیر بکە خۆ بە پیرۆز و دنیا بە خاچی بزانێ
سەرکردەی سیاسی کەسێکە حساب بۆ بیر بۆ چوون و خەونی خەڵکەکە بۆ خۆی بەرامبەر وەدیهێنانی خەون و چاوەڕوانیەکان بەرپرسیار ئەزانێ بۆیە هیوادارم سەرکردە سیاسەکان مامەڵێکی زۆر عاقلانە بکەن یاری بە عاتفەی خەڵک نەژوولێنن بە ڕوبەڕوو بوونەوەی دروست نەبێت لە بینی حکوومەتی عێراقا بگاتە لە ناوچوونی ئینسانەکان ئەنەبێ زۆر بە عاقلانە و مارەسێکی زۆر عاقلانە لەگەڵم بارودۆخەکەن بارودۆخی ئەوە نیە تێکچێن زۆر سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بۆ کاگیوا لە سلێمانی بەڵێ هەر لە سلێمانی کاک ئەحمەدمان لەگەڵدای فەرموو کاک ئەحمەد زۆر سپاس کاک ئەحمەد من وەکو پێشبەرگەیەک بەڵێ ئامادەم لەسەر تاکێکی کورد لە باشوور بێ ئایا لە باکوور بێ لە هەر شوێنێک بێ ئێمە ئامادەی بەڕێنکاری هەر کەسێک بینەوە کە دژمنی کوردە بە هیچ کەسێکیش قبول ناکرێت داوا لە سەرۆکی حکوومەت و داوا لە سەرۆکی هەرێمەکەیت داوا لە سەرۆک مامجلالەکەیت کە لە هیچ کەسێ قبول نەکات جهاتی کورد بوەسێتەوە چکە ئێمە هەتا دەژنێتە ئەم ئاستە کەوا ژیانی خۆمان مرتاح ڕاستە ئێمە کەم کورتیمان هەیە کەم کوردیمان زۆرە بەس مهم ئەوەیە ئێمە گشتمان کوردی بەڵام لە هیچ کەسێ قبول ناکەیت ئەگەر بێتەوە تا ڕادیە ئەوە هەڕەشە لە کورد بکەن ئایا لە بەغاوی و لە حەش وێنێ بێت ئێمە لێرە لە کوردستانە لە کوردستان ئێمە لە یەک عەرب قبول ناکەین دەرانەکەن بۆنی داوا لە سەرۆکی هەرێمی شەکەم ئەوان ئەگەر هەڕەشە لە کورد دەکەن ئەوانیش بە هیچ شێوەیەوە عەرب لە سەیتەرە بێتانتی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت موحسین لە دهۆک فەرموو کاک موحسین الو بەڵێ کاک موحسین گوێمان لێتە شلونی باشی انشاءالله زۆر سپاس دەکەم خۆش سپاس دەکەم زۆر مەمنونم کاک ئازاد بەڵێ گوێمان لێتە ئەوە ئەنفال و مانفال عەرەبە لە کوردان ڕاکریە ئەنفال چێ بووە لە کوردان با مالکی ئەنفالە نەهەڵگرتە کورد بە ڕەحمن کورد بە دیانەتن ئێستا چەند سەفەر هەیە لە دۆڵ لە هەولێر لە سلەیمانی عەرەب بێ بە سەفرە و سیاحە ئێمە تەقلید دەگرین با مالکی ئان کاک مەسعود هەر سەرۆکی کوردایە و هەر دەمین سەرۆک ئێمە کورد هەمووی خۆی فیدایی دەگەین بۆ ماڵی بارزان بەڵێ ئەوە لۆ کوردستان ئێمە دەبێت کورد و کوردستان تەواو لازم ئەو کەلیمە بگی رب العالمین دەزانیت ئەوە کوردین و هەر کورد دەبین بەڵێ ئەوە کورد دەبیت یعنی ئێستا ئەمن ناپێشمەرگەمەژی ئەمن عاملم شاگردم ئیش دەکەم بەدەستی خۆی ئیشەکەم ئیشی خۆی دەدەنی عەرەبە ئەگەر لۆ عەرەب ئێستا من کابرا نەخۆشێکم هەیە من ئەتاندرا مووسڵێ بەمە بەغدایە لۆ ئەوانە سری کوردان دەدانن بە بڕین و بە ئەنفالە و بە ئەوە ماڵی توارەمە من بەو تەمەنی دەکەم ماڵی من 66 بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەرزان لە سلێمانی فەرموو کاک بەرزان کاک بەرزان لە سلێمانی بەڵێ دەچینە لای هێرۆخان فەرموو هێرۆخان مرحبا زۆر سپاس دەکەم چۆنی کاک سوڕان زۆر سپاس دەکەم هێرۆخان فەرموو خوا بێ زەحمەت لەبارەی ئەم مەوزوعە کێسا باس دەکەن هەڕەشەکردن لە کوردانی ناوەڕاست و باشوور بەڵێ ئەی باشە بۆ عەرەبەکان کە لە کوردستان دانیشتووە هیچ هەڕەشێکیان لێ ناکرێت هێرۆخان پێت وایە چارەسەری ئەم کێشەیە چۆن دەکرێت چی بکرێت وەڵی بەڕاستی چۆن بەرامبەر بە ئێمانەت کوردانی ناوەڕاست و باشوور ئەی ئێمە بۆ احترامی عەرەبەکان نەگرێت لە کوردستان وانە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ هێرۆخان لە سلێمانی بەرزان لێرنەر دەڵێت بەڕای من حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت حکوومەتی عێراقی ئاگادار بکاتەوە کە پارێزگاری لە کوردەکان بکات هەروەها سلێمان جەرجیز دەڵێت پێویستە پێش هەموو لایەنێک پەرلەمانی عێراق لەسەر ئەم مەسەلەیە بێتە دەنگ و چیتر پێکەوە ژیان و برایەتی و تەبایی و یەکرێزی عێراق تەنها دروشمی میدیا و کۆنگرە ڕۆژنامەنووسیەکان نەبێت هەروەها کەمال زەنگەنە دەڵێت دەستان خۆش بێ بۆ وڵاتەکە من پێم وایە ئەم بارەدۆخە پێویستی بە چارەسەرکردنە بە شێوەیەکی توندوتیژیانە وەک خۆی دەڵێت چونکە تاک و نەرمونیان بیت ئەوە هەر ملکەت نابن و دەڵێت دەبێت کورد نێوماڵی خۆی یەک بخات و یەکڕێزی فتەوتر بکەین بەڵێ پەیوەندی ترمان لەگەڵدایە ئەلۆ کات و باش زۆر سپاس دەکەم فەرموو کاک شوان باشی زۆر سپاس کاک زانە دەستخۆشی بەرنامەکە و لێکم زۆر سپاس دەکەم بەنسبەت تەوەرەکەتەوە بەڕاستی کاک شوان ئێمە کورد بێساحێبین بێساحێبین بەڕاستی هەتا ئەم دەقەیە بێساحێبین من وەکو خوێندکارێک بێساحێبین ئەگەر ساحێبمان هەبێت ئەگەر ئێمە کەسێک هەبێ بتوانێت بەڕێوەمان ئاوامان لێدایەت عەرەب ئاوازان مارە دەکەمانە بەڵام
ئافرین بۆ سەرکردەکانمان کە توانیان ئەوان مالیشیان کرد بۆ دیکتاتۆری کە دایانەوە ئەوان خۆیان کردیانە سەر پۆست ئێستا هەر ئەویش بووە بەخۆرە بۆ ئێمە کەنا خۆمانە بووین بەخۆرە بۆ یەکتری بەڕاستی ئەمە نەتیجەی نییە کاکشوان تێگەی ئێمە وەکو کورد ئێمە هەتاوەکو سەرفمان هەر کوردین کورد بە شەخصیەتە کورد بە شەرەفە کورد بۆیە هەتا ئێستا هەر ماوێنێتەوە بەو شخصەتی خۆمان ناوێنێتەوە بەڕاستی تا ئێستا هیچ کەسێک نییە دیفاع لە کوردکا بەڕاستی بەڵێ سپاس بۆ داواکارم لە هەموو لاەنە پەیوەندیدارەکان یەک دەست بن دەستیان لەناو دەستی یەکا بێ بۆ مەوزوعە نێڵن زۆر زاڵ بێ بەسەرمانە باوەکو سەدام حوسێنی دکتاتۆرمان لێ نەکات و دیسان چیمیا باران و ئەرفان و ئەو گەنجانە سەرمان لێ بشێتەوە بەڕاستی بەڵێ سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ داستان خان لە کەرکووک فەرموو داستان خان ئەم کاتت باسکاتوان زۆر سپاس دەکەم خۆی ئەم کێشەیە گشتی تاوقاشنی بوو کە بەغدای بەجێهێشتەوەی کدا هەرێمی کوردستان کارش بەڵێ مەسعود بارزانی چۆنە دێ میوان نەبێتە خۆی ئەو بوو کە ئەو بێتاوانە ئەی بۆ ناتێتە بەردەدادگا کە سەش هەرێمی کوردستانی بەجێهێشت و ڕووی کردا سعودیا و قەتەر و کە شوێن بە خۆی ناگرێت و کارش مالی ئەم دوانە جیاتێکرد و ئەی کورد حەقی چیە لەو کێشەیە ئەگەر کورد نەختی عەقڵ بکاتەوە ئەبێ بە هەموو لایەکەوە دژێت بگرین و کە مالکی ئەڵێ دەکان دەوێت ئەوەی هەفتێکی داوپیان کە بەغا تۆکەن و مادەم ئەگەر وایە ئەبێ بەڵێ مەسعود بارزانیش عەرەبەکانی هەرێمی کوردستان جەد بکات چونکە بۆ من کورد و عەرەب برای یەکن کە مادەمی زمانایەکی بەیەک نەگرت بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس دەکەم بەڵێ فاخر لە خەبات فەرموو کاک فاخر چۆنی باشی زۆر سپاس دەکەم بەرنامەکەتان تەوەرەکەی بەڵێ ئەو هەڕەشانەی لەسەر کورد دەکرێتن بۆ ئەوەیە سەرۆکبازانی کە چتە دەرێ کە پشتە دەرێ لە بۆ تشتێکی مێن چ هەڕەشە بکەن چ دروست بێ نەتوانێت پرسەر لەو دەرچونەی وەربگرێت بگەڕێتەوە بە دەزوالایی بگەڕێتەوە بەنسبەت ئەوەی دەڵێن ئاگری هەر گرسانیە سەرۆکبازانی ئاگری هەم نەگرساندێت ئەو وتانەی لە نۆروز پێشکەش کرد ئەو وتانە ئەو ئاگرا هەرها بووە ئەو ئاگرا هەرها بووە بەس کەس هەست پێ نەکردووە وەکو بڵێ شتێکی سەدا پۆشتابی بەڵێ سپاس دەکەم وتانەیدا ئەو ئاگادارکردنەوەیە لەو کوردان دەبێت بزانەوە ئاگرا هەرهایە و سەرۆکبازانیش سەرۆکی هەر کووردا دەبێ هەموومان بزانین بەڵێ کاک فاخر لە خەبات سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس دەکەم بەڵێ بەرزان لە سلێمانی فەرموو کاک بەرزان ئەم کاتە باش بەڵەجان زۆر سپاس دەکەم کاکە جان من دەستخۆشی لەکەم بۆ بەرنامەیە بەڕاستی خۆی لە حەقەدا سەرکردەکانمان ئەوە نییە لێرە لە کوردستان ئەڵێن هەست کەسێ شەقێ لە عەرەبێ هەڵا بێ نازان پێ شەژمان بچێتە ژوورە خۆی دەستیان خۆش بێ بەڕاستی کاوانیش وا لە کوردەکەن تێگەی بەس بەڕێی من ئەوە باشاگە هەر کوردێک لەو منتیقانی خوارەوە پەنجەیەکی خوێنی لێرە چی عەرەبە بێ دەبەر شەق بە حەقەت کاک بەرزان بۆ ئەوەی با بەو زمانە قسە نەکەی پێت وایە ئەمە چارەسەرە بۆ کێشەکە وەکو لایانی سیاسی کاک بەرزان وەکو لەسەر کووردە لە بواری سیاسەدا وەکو لایانی سیاسی چی بکرێت بۆ چارەسەرکردنی کێشەکە بەتابەتی وڵی برای بەڕێزمی شتێ نەکرێ باشە بەس ئەوەنگەی بەرشەکەیان بنێڵە نێک عەرەب لە کوردستانە بمێنێتەوە سپاس بۆ پەیوەندەکەت سپاس دەکەم هەر کورد بەرشەکەیە تێگەی ئێمەشی دە وەختیەوە هاتۆ بەرشەکەیان بێ لەبەر ئەوەنگان سپاس بۆ پەیوەندەکەت کاک بەرزان سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێن لە کەرکووک فەرموو کاک بەڵێن زۆر سپاس کاک بەڵێن بەڵێ کاک بەڵێن گوێمان لێتە زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش گوێمان لێتە فەرموو بەداخەوە پەیوەندەکەی پشترا دەچێنە لای کاک مستەفا لە سلێمانی فەرموو کاک مستەفا باشی باڕێزم زۆر سپاس دەکەم چاوەکەم برایان بە پێویست بە سەوارەکەتەوە کاکیان ئێمە 2003 کە جێیشی عێراقی بە هیچ شوێک منتیقەکانی عێراقە نەمابوو هەرەسیان هێنابوو بەس ئێمە خۆمان چوین کە منتیقەکان پشتگیریمان کردن و قەڵاومان کردن و بەخێومان کردن هێنامان نەخاکی خۆمان بەخێومان کردن سەرژمر دانیشتوین لەسەر دەلەزەکان قسەی زلفلانە ئەکەن سەرۆکانی ئێمە یەکی وەکو سالە نیوزمان کاتی عەبەی شوبات خۆپیشاندەرەکان هەنێ لە برا خۆپیشاندەرەکان نەکە چوون وتیان ئاڵەی کوردستان لە جەبەل حەملین دانێ
یەکی وەکو ساڵی زمان هاتە سەر تەلەڤیزیۆن وتی ئەوانە کەلتوریەکە یان خۆپیشاندەرێکی تێکدەرن بۆ ئەوانەوە لەبیر چۆ 2003 مانتوانی ئەوە بکەین 2005 دەمانتوانی خۆیان لە هەمویان جیا بکەینەوە بەزەوە هەمووی گاڵتە پێکردنە بۆ خەڵکە باسی ئەنفالەکەن ئەڵەن ئەنفالەکانمان وایان لێکردین و زیندە بەچاڵیان کردین و کوشتیانین وایان کاک مستەفا بەڵێ لە ئێستادا کاک مستەفا لە ئێستادا بەرامبەر بە کێشەکان لەگەڵ بەغدا تا چەند یەکدەنگی گرنگە لە کاتێکدا کە خەبات حەبیب لەسەر تۆری کۆمەڵایەتی فێسبوک دەڵێت پێویستە هەموو لایەنە سیاسەکانی یەکدەنگ بن لەم کاتەدا و کەسیش مزایدە بە سەر کەسدا ناکات. برایگەن بەڵێ لە منگرە من باسی شەڕی ناوخۆکەم ئەوان باسی ئەنفالەکەن چۆن گەنجەکانمان زیندە بەچاڵ کران ئەنفال کران ڕامی کران باش لە شەڕی ناوخۆی چەندها گەنجبان ئەنفال کران لە شەڕی ناوخۆیە بە زیندە بەچاڵیان کردن هەر کورد نەیکرد ڕامیان کردن هەر کورد نەیکرد باسی چی ئەەکەن ئەوەی گاڵتەیە گاڵتە بێگرنە بەو خەڵکە. بەڵێ سپاس بۆ کاک مستەفا لە سلێمانی بەڵێ عەلی لە سلێمانی بەڵێ فەرموو کاک عەلی. سپاس دەکەم کاک عەلی. کاک شوانجیان نەزم بعضی کەس بە جوێفتاگە عەرب دەین بەرشەخ ئەمانە حەل نییە ئێمە بێ حەل بدۆزینەوە حەل ئەوەی جا ئەگەر ئێمە ژۆغانوابی معناها چ فەرقمان لەگەڵ عەرەبە. کاک عەلی من لە سەرەتای بەرنامەکەەوە تا ئێساڵم کاتەکە با نەکوژین بۆی کە قسەی عاتفی بکەین باس لە چارەسەرکەین باس لەوە بکەین کە چی ڕووی داوە ئێستا و چی بکرێت بۆی چارەسەر بکرێت. بەڵێ بەوەچوونی من ئێمە سەرۆکۆمارمان هەیە بەڕاستی سەرۆکۆمارمان هەیە سەرۆکۆمار کوردە بەڕاستی شایە ئەو شتانە شایانی هەر لە کابرای لەسەر ئەنتەرنێت شتێک هەڵێ کوردوالێکم واڵێکم بەڕاستی ئەمانە بۆ شێوە نییە خەڵکاوە شتەکە گەورەکە بەوەچوونی بۆ شێوە نییە و شتەکە سەدی شەکرێ و حالی شەکرێ و نابێ ئێمە هەر بە چ شێوەیەک بێکەوەتە کاک عەلی بە چ شێوەیەک بێ کاک شوان بە هەموو بۆ شێوانێ ئەو قسەیان کردو یعنی ئێستاتوان کورد کۆژین بۆ شێوەنێ کاکە لەوێ سوڵتەیە لە بەغا هەیە ئەو سوڵتەیە بابێتە جواب لەسەر ئەو وەزعە ئەوە سەد کاکە بۆ شێوە نییە ئەمە کە کابرای قسەیەکە کا وڵا واکو دەکوژم و کورد بوون لە ڕائیتم چەکریاڵەگرم بۆ شێوە نییە وەکو باوەڕ ناکەم ئەمجا ئێمە بەڕەدیان وڵا لێرە عەرەب دەنێ بەرشەق بەڕاستی ئەمانە حەل نییە کاکە حەل ئەوەی ئێمە بەدوای شەڕا نەگرین بە هیچ شێوەیە چۆنە بێ بە ئاشتی ئێمە وەزعەکە شەڕمان زۆر بینی بە کاک شوان ئێمە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دوا پەیوەندیمان هیوا لە کەلار فەرموو کاک هیوا. ئەم کاتە باش سپاس دەکەم کاک هیوا لە خۆشیدە لەناوەکەت زۆر سپاس دەکەم. بەڕێزیان من پێم وایە بە هەڕەشەکردنی کورد یان چارەسەر نابێ ئەو تۆڵەکردنەوە بڵێ ئێمە چۆنەوان ئێمە دەرەکەن ئێمەوان دەرەکەی ئەمە چارەسەری پێشە ناکە یەکەم دووهەمیشان پێم وایە ئەم مەزۆر بەرزانی کەوا ئەم لێرزانە توندانەدا پێم وایە کێشەکان گەورەتر ئەکا پێی وایە بە شێوەیەکی ئاخڵانە لێزانانە چارەسەری کێشەکان بکرێت و دووهەمیش ئەگەر لەسەر نەوتێکا ئەگەر نەوتەکە بۆ لە سەرف ناگا بۆ ئەو خەڵکە هەژارە سەرف ناگا خەڵکی لایەکی لەژەر نەبوونایە زۆر سپاس دەکەم. ئەگەر لەسەر هاشمیشە ئەی هاشمیە لە کەسێکی تاواندار نییە بەرچە لە دادگا بڵێ من تا دادگا لە دادگا حەقی خۆی بسێنە وڵێ من کاتێک گیان هیچ کێشەیەکم نییە خۆی نەوافکاتەوە دەوێ ڕاستی دروستی خۆی بسەندێنێ. بەڵێ سپاس بۆ کاک هیوا لە کەلار بەڕێزان کاتێکی خۆش بێنێ لەگەڵتان بەردەوام بین دووبارە کاتێکی خۆش.